بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئومێدوارم ئەڵقەکانمان جێگەی ڕەزامەتی خۆی گەورە بێت و سوودێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینێت و کاتەکانتان نەبێتە بەرپرسیارەتی لەسەر ئێمە کە بەزایەمان دابێت. هیوادارم سوودتان پێ بگەێنین و ئێوەش دوعای خێر بۆ ئێمە بکەن ئینشاءالله. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان لە بەرنامەی شیرینچا. ئومەتی ئیسلامی چەند سەدەیەکە گیرۆدەی تەیه و گێژاوی گەورە بۆتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێبەدی بۆ کردوین و دەفەرمێت دەست بە قورئان و سوننەتەکانی منەوە بگرن، وێڵ و ونبووەکان نابن. ئێمە وابەستەی شەریعەتین، نەک شارع و شەقامی قەرەباڵغی دنیاویستان. وەختێ ئێمە هەڵبژێرراین بۆ ئەوە بوو هەتا لەناو ئیمان و شەریعەتی مبارەکە پێ بگرین و فێری ڕێکردنی ژیان ببین. حەیفە حەیف ناسکی و بەردەوامی ئەم لوتفە ئیلاهیە نەبینین و سپڵە و پێنەزانی ئەم نمەی مەرحەمەتە بین. ئەم مەرحەمەتە مبارەکە بۆ ئەوەیە هەتا نەچیتە جیهانە تاریک و بێسەر و بەرەکەی تەیهون بوون. ئێمە زۆربەی جار پەنجەی هەڕەشەمان بۆ لە دەر و بێقەیدەکان ڕاوەشێنین. بیرمانەچێت یەک پەنجەمان ڕووی لە یاخیەکانە و سیانیان ڕووی لە خودی خۆمانە. قەڵبە قاڵبی بێجگە لە خۆم، خراپە ورد و خاش بکەن و وەرنەوە بۆ ئاوەدانکردنەوەی جیهانە وێرانەکەی دەرونی بەدخوازی خۆمان و دەست بە ئاوەدانی و بیناکردنەوە بکەین. خۆشەویستانێمە زۆرمان پێخۆشە لە خزمەت جنابی بەڕێز مامۆستا مەلا موسا بیارەیە لە خزمەتیا بین و جنابیان ئەزانم کە زۆر بەڕاستی قرس بوو بە نیسبەت جنابیانەوە کە ئێمە عازیتیان بین، بەڵام تەکلیفەکەی قبول کردین. خوا جەزای خێری باتەوە ئینشاءالله. مامۆستایان زۆر پێخۆشحاڵین لە بەرنامەی شیرینچا لە خزمەتی جنابتانین. یا ڕەبی بەخێر بێن، هەرچەند نەخۆش بووم بەڵام باهاتنی بەڕێستان شیفان بۆات. ئومێدەمێ خوا تەوفیقتان با و خوا ئەم کارە خێرەتان ئینشاءالله تا لەسەر بێ و بەرەکەت خواتە عەمرتانەوە سوود بە خەڵکی گوێن ئینشاءالله. ئینشاءالله قوربان. مامۆستایان بە تەجروبەی ژیانی جنابتان کە وەکو کەسایەتیەک و وەکو مامۆستایەک و وەکو مەلایەک و کاتێکیش کە بە فەقێتی لە حوجرەکانی کوردستانە گەڕاون و زۆر ئەزموونتان لایە، پێمان خۆش بوو فیتنە و بەڵاو ناڕەحەتیەکانی دنیا ئێمەی موسڵمان چۆن سەیری ئەم فیتنە و ناڕەحەتیانەی دنیا بکەین. هەموو ئینسانێک خۆ ئەتاقیە کات و هەر یەکەی بە شتێک و بە جۆرێک چۆن خۆمان بینە بەر ئەم تاقیکردنەوانە و چۆن لە فیتنەکان دەربچین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. بێشەکی لەخوا خوازم ئەم بابەتەی کە ئێوە باسیەکەن بابەتی بوونی ئینسانە. ئینسان بۆیە هاتوۆتە دنیاوە بۆ ئەوەی ئیمتیحان بکرێ. فیتنە یانی ئیمتیحان. دنیا وەکو مەدرسە و قوتابخانەیەک وایە. قوتابخانە بەبێ مەنهەج نابێ. منهجی ئەم دنیاە خوای گەورە وای داناوە کە ئەبێ ئێمە ئیمتیحان بکە لیەبلووەکم، یعنی ئەبێ ئیمتیحان بکرێن. ئەگەر ئیمتیحان نەکرێن هیچ نییە. ئەنجا ئەوەی کە ئەو قیسمانەی ئەو دەرسانەی کە زەحمەتن نایان فیتنەیە لە قورئانە، ئەو دەرسانەی کە زەحمەتن وەکو فەقیری، وەکو هەژاری، وەکو دەوڵەمەندی، ئەمانە هەموو ئیمتیحانن. بزانن ئایا ئەم ئینسانە دەرەچێت لەوێ ئیمتیحانەیە دەرناچێت. هەر کەسێک کەس نییە تا بگاتە پێغەمبەرانیش
لە پێغەمبەرانەوە هەتاوەکووە ئەدنا ئینسان خوای گەورە هەموویان ئیمتیحانەکە هەمووی تووشی فیتنەکە بە تایبەت خۆ ئەگەر مناڵی بێتە وەرە فیتنەیە ماڵی بێ وە هەر فیتنەیە عمری بێ وەر فیتنەیە جوانی هەبێ ئەوە فیتنەیە ئەبێ لەم فیتنانە بزانە ئایا ها لە ڕەزامەندی خوایانە کاتێکە مۆزەفێک خوای گەورە بۆی تەقدیرەکە ئیکا بە وەزیرێک ئیکا بە مدیرێک ئەیگا بە شتێک ئایا لەم منهەجا لە منهەجی خوا لا نادا ئەگەر لای نەدا ئەوە ناجح بووە ئەگەر لایدا ئەوە بڕاستی ساقتە لە مەدرسەکە کەوتووە ئەبێ خۆی ئامادە بکە بۆ محاسبە مامۆستا شێخ فاتح عمری ئینسان حیاتی ئینسان هەمووی فیتنەیە عمری ئینسان هەمووی فیتنەیە ئللا تۆ ئەبێ ئیمتیحان بکری بزانانی ئەم برا بە ڕێزەی ئەم تەسویراکە ئەمە ئیمتیحانێکی ها بەسەرەوە چنێگە عیلمی هەیە بۆ ئەوەی کەوا ئەم قسانە باش بگەن لە خەڵکی ئەوە ضرورەتی عمرێتی ئەبێ بیکە ئەو لەو وەزیفە وەختێک ناجح هەبێ و خوا ناجحەکە وەختێک خوای گەورە بە عیبادت بۆ حیسابەکە کاتێکە بتوانێت لەبەر خوا ئەم کارە بکە و وەچاکیشی بکە چۆن خۆمان لە فیتنە بپارێزین هۆکارەکان زۆرە بۆ ئەوەی کە تووشی فیتنە و بەڵاو ئەو تاقیکردنەوە زۆرانەی ڕۆژگار بین کە دێتە ڕێمان خۆپاراستن لە فیتنەکانی هیچیان بە هاوڕێی باشە لە دێر زەمانەوە باسی هاوڕێی باش کراوە قورئانە فەرمێ لەیتەنی اتەخەذت مع الرسول خەلیلا یا لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا لە قیامەتە ئینسان زۆر پەشیمانە لەوەی کە هاوڕێتی کەسانی خراپی کردووە خۆزگە لەگەڵ فڵانە کەسە هاوڕێ نابووم ئەمڕۆژ هاوڕێ زۆر بەربڵاوە ڕەفیق زۆر بەربڵاو یەتە ناو ماڵەکانە یەتە ناو دڵت جوڵە بە ژیانی تۆ کە فکر تەگۆڕێ ئاراستەی ژیان تەگۆڕێ لەبەرەوە یەکێک لە هەرە فیتنە گەورەکان بریتێ لە ڕەفیقی خراپ لەقەد ئەضەلەنی عن الذیکر چونکە گۆمڕایی کردم دووری خستمەوە لە زیکر و یادی خوای گەورە تەمان سۆشیال میدیا کاریگەری زۆر گەورە و بنەڕەتی هەیە کە زۆربەی خەڵک ئەو بە کێشە هەرە گەورەکەی ئێستەی خۆمان دەزانن و هەروەها ئەگەر ئینسان بێوێ دوورکەوێتەوە لە فیتنەکان زیکری خوا زۆر بکە زیکرەکان کۆڵەکەیەکی بەهێزن تا ماڵەکەت نەڕوخێ قورئان خوێندن زیکر یادی خوا نوێژی زۆر عیبادەتی باش شەیتانەکانی ئینس و جن لە ماڵەکەت دوورەخەنەوە لە دڵت دوورەخەنەوە لەبەرەوە زیکری خوا بنەڕەتترین کاریگەرترین شتێکە کە لە فیتنەکان دوورمانەخاتەوە و هەروەها زۆر جار ئێمە خۆمان نین لەو دەنگ و باسانەی کە فیتنەی تایە حتا لە دینداریە بە چۆرە ئەو باسانەی کە زیاتر ڕەواج بە فیتنە ئەدات کێشە دروستەکات بیرکردنەوەی موسڵمانان پەرت و بڵاوەکات تۆ ئەتەوێت بیرکردنەوەیکی وەسەڵتی میانە ڕەوی هێ من و لەسەر خۆت هەبێ لە عەقیدەتا لە هەڵس و کەوتا لە مامەڵەتا لەبەرەوە هەرگیز خەڵک مەکەورە گیانی خەڵک بە کافرکردن و بە بیدعەچێتی و بەم ئەمانە نەخۆشی ئازانم ئەمانە زۆربەی زۆریان سەریان لە باشەوە دەرناچێت ئەو شتێکە سەلەفی ساڵح و پیاوچاکانی خۆمان و ئەولیا و دۆستەکانی خۆمان لەم وڵاتی خۆمانە لەسەری بوون ئەوە ڕاستترین ڕێگەیەکە کە کێشیان بۆ کەس دروست نەکردووە ئیمانداریەکی ساغ لە مزگەوتەکانمانە لە ماڵەکانمانە هەبووە لە ناو لادێ و شارەکانمانە هەبووە دەستکاریکی زۆری ئەم مەسەلانە زۆر خراپەکەوێتەوە لەسەرمان لەبەرەوە ئەم جۆرانە ئەبێتە فیتنە بۆ ژیانی ئێمە ئەم جۆرە و توێژ و دەنگ و باس و قسەکردانە یا زۆر لەسەر ڕۆشتنانە یاخود هەڵدانەوەی لاپەڕە قەدئیمەکانی زەمەنی فیتنەکە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دروست بووە لە ڕووی عەقیدەیەوە لە ڕووی هەر مەسەلەیەکا بووە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە ئەمانە لاپەڕەیەک بوون وەکو مێژوو بە جیهان بێڵە تۆ جارێکتر لەم سەردەمەیە زینویان مەکەرەوە فیتنە و مشکلەی ئەم ڕۆژە بۆ گەنج بۆ پیر بۆ یعنی یەکێک لە هەرە فیتنە گەورەکان کە تووشی خەڵکە بێ چییە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله فیتنەی ئەم ڕۆژە هەمومان ئەزانین ماڵ و مناڵ و پیر و گەنج و لاو مەشغول بوون بەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە بەڕاستی جاران ئەگەر کەسێک فیتنەیەکی توش بواە بەڵایەکی توش بواە هەر لە ماڵەکەی خۆیان بوو یا لە
شوێنێکی دیاریکراوە بەڵام ئێستا هاتوتە ناو ماڵی خۆمانەوە لە ناو ماڵەکەی خۆمانە لە ژوورەکەی خۆمانە لە بەردەستی مناڵەکەمانە فیتنەکە هەیە بۆ نمونە لە مناڵەوە دەست پێ بکەین کە تازە فێری قسابێ ئایپادەکەی بۆی بۆتە بەڵا چونکە ئەو مناڵە کە ئەو ئایپادەی بەدەستەوە بوو سێرەکەی مشکی گەشە ناکە سێرەکەی لە خوێندن دوورەکەوێتەوە حەزی بە خوێندن نەماوە حەزی بە ڕەوزە نییە حەزی بەوە نییە لەگەڵ دایک باوکە دابنیشێ قسەی بۆ بکەن بەڕاستی هاتوتە ناو ماڵمانە ئەنجا بۆ نمونە کەسێک کە خێزاندارە کەسێک کە خێزانی هەیە ئەو فەیسبووکە ئەو مۆبایلە بۆی بۆتە بەڵا هاتوتە ناو جیفانی و بەڵاکە دابارێ بەڕاستی ڕۆژگارێکە بەڵا وەک تاوی بارانەبارێ بە سەرمانە قوربانگیان جەنابەت چ کێشەیەک بە کێشە ئەزانی بۆ مناڵ بۆ گەنج بە فیتنەیە زانی کە یەتەڕی گەنجەکانمانیان بە بەڵایەکی زانی کە یێتە ناو ماڵ و مناڵمان بەس قەتێتە نەتوی چیکە بۆ کەسمان بە باشی بەکاری نایەنی ئەو هەموو بەرنامە جوانی تایە وەکو قورئان وەکو حەدیسەکان و کۆمەڵەش ئەوانە بەکار نایەنی هەموو ڕاکەین بۆ شتە خراپەکان مامۆستاگیان پێمان خۆشە جەنابتان ڕوودا و بەسەرهات و خەڵکی ساڵح و خواناسی زۆرتان بینیوە لە ژیانی خۆتانە حەزەکەم بە تایبەتی مدەتێک لە بەغا بوون لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسا بوون حەزەکەم ئەگەر بتوانیت مەجالت هەبێ هەندێک لە مەناقیبە جوانەکانی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسمان باس بکەی هەندێک هەڵوێست کە تۆ ئەو کاتە متەئەسیر بووی بەم هەڵوێستانی مامۆستایەم بە عیلمی بە تەقوای بە هی کەسی تر بە خەڵکی تر کە بینیوتن پێمان خۆشە وەڵا دوو قسە دوو عەرزەکەم لەمە یەکیان یەکەم مامۆسای دەرسی قورئانم کە مامۆستا عەبدوڕەحمانی بیارە بوو پیانەوت ئێمە پێمانوت بیارەیی پێمانەوت مامۆستا ئەو ڕەحمانی خانەقا ئیتر ئەمە پیاوێک بژنی نەهێنا بوو خەڵکی چۆڕ بوو لە خانەقا بوو ساڵەکە هەمووی بە ڕۆژوو بوو جەژن نەبێ ساڵەکە هەموو بە ڕۆژوو بوو ئەم مامۆستا بەڕێزە تەبعەن ئێمە هەتیو بووین من هەتیو بووم یعنی هەتیو بووم ڕۆژێکیان ئەم مامۆستا هات بۆ ماڵمان زۆر دوور بوو لە خانەقاوە لە بیارە بەڵە لە خانەقاوە زۆر دوور بووین ئێمە وەڵامی تر هات بۆ ماڵوان منی بینی وتی تۆ موسایی وتم بەڵە موسام وتی دەی وەرە با بچین بۆ ماڵەوە بردمە بۆ ماڵی بۆ لای دایکم چون بۆ لای دایکم بە دایکمی وتی خەوم بینیوە مەلا حەبیب وتێتی ئەم کوڕەکە بە مەلا حەبیبی مەلا حەبیبی باوکت باوکم یانە لەگەڵ باوکمان زۆر تێکەڵ بوو ئەکسەر وەخت دەیهێنایە بۆ ماڵەوە ئیتر تێکەڵ بووتی ئەبێ بیکەی بە مەلا ئەم مامۆستا بەڕێزە ئیتر لەو دەقەوە تۆ مامۆستا ئەتر لەو دەقەوە بەیانیەکەی منی برد بۆ خانەقا منی برد بۆ خانەقا بۆ دەرس خوێندن هەموو ڕۆژێ 20 فلسی پێ ئەدا و کەواوێکی بۆ کڕیم منیش مناڵ بووم خواخوام و شەو زوو تەواو بێ بۆی کەوابەکە بخۆم ئەو کێشانەی ئەمڕۆ تووشی مناڵەکانە دەبێتەوانێ پێش هەموو شتێکەوە پەروەردەکەی خۆت دەورەبینێ وای پەروەردە بکەیت کە چاک و خراپی خۆی جیا بکاتەوە دوای ئەوە ڕەفیقی خراپ لە دوای ڕەفیقی خراپ تۆڕە کۆمەڵایەتەکە هەندێک تۆڕی کۆمەڵایەتی هەیە شتی خراپشانەیە شتی نەشیاپشانیات ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کێشەی گەورە بۆ سەرۆکی عایلەکە دروست بێ هەروەها تێکەڵاوی خۆت لەگەڵ مناڵەکان تا ڕۆژانە دابنیشی کاتێک دیاری بکەی بۆ ئەوەی لەگەڵ یانە هەندێشتی لاوەکی و غێرە لاوەکی بۆ باس بکەیت ئەمانە باشن ئەمانە خراپن پێویستە ڕەنگە بڵێم ڕۆژانە تۆ ئەمە بڵێیتەوانە بۆی وای لێبێ وەکو خولیایەکی لێبێ بۆی وەکو خولیایەکی لێبێ بۆی کە هەموو ڕۆژێ ئەم شتە بۆ دووبارە کردەوە دوای شتی خراپ نەکەوێت تەنیا من ئەوە بەدیەکەم مەجال ماوە بۆ ئەوی کە
لەگەڵ مناڵە ئینساندا بنیشەیە گوێ بۆ بگرێ بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەهۆی تەلەڤیزیۆنەوە بەهۆی ڕەفیقی زۆرەوە بەهۆی ئەو مەشغەڵەتی کە باوکێتی لە ماڵە لە دەرەوە. بەتەکید هەموو کاتێک مەجای ئەوە هەیە ئەگەر باوکو دایکێکی ڕێک و پێک بن بتوانن پەروەردەی مناڵەکانیان بە ڕێک و پێکی بکەن پێویستە ڕۆژانە دابنیشن لەگەڵیانە بەنسبەت دایکەوانێ زیاتر کچان دەورە بینێ بۆ ئەو بەنسبەت کوڕانیشەوە باوک دەورە بینێ ئەمڕۆ دایک و باوکی ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی تو حسابی بۆ بکەیت ئەبێ وەکو هاوڕێ لەگەڵ مناڵەکانی هەڵسو کەوت بکات لەبەرەوەی کە وەکو هاوڕێ لەگەڵیا هەڵسو کەوتی کرد هەندێشت هەیە ڕەنگە شەرم کا باسی بکات بەس ئەو کاتە کە تۆ حسابی هاوڕێیەکت بۆ کرد دەرگای بووەکەیتوانێت کە دەرگات بۆ کردەوە ئەتوانێت ئەوانەی کە لە دڵی خۆیەتی بۆتی دەربڕێت گەنجەکانم ڕۆ هیچ شێکی بەیان نیە تەنهاوی بەدەستیانە مۆبایلەکەی دەستانەوە ئەنتەرنێتە گیناگەری شەکە بێ خۆی پێسەر قاڵکە ئەوە نەهانە بۆ ئەنتەرنێتەکەش نابات مخۆ بناڵەکانی خۆم وایە ئەتوانی لیان مەنعکەیت ناتوانیت چکایی شێکی تریش نیە بچێ بەلایەتە باز ئەنتەرنێتەکە بێنە لە هەموو ماڵێکی شاب فریە هەیە. گشتاندن و تعمیم کارەساتە خوڵقێنێت ڕێگە و چارەدۆز نییە کێ هەیە گوناهی نەبێت لە ئەسپەشەی غرور دابەزە و بزانام گۆڕەپانی دەرونی بەدخوازە چ کارەساتێکی بەسەرهێناویت دابەزە و گوناهەکانت کۆبکەرەوە و بیان کە بەگردنی ملیۆنەها ئیستیغفارە و ملکەچی و بەندایەتیەکی ڕاستەقینە بنوێنە مەترسە لە زۆری گوناهەکانت ڕەنگە گوناهێکت دەرگای تەوبەت پیشان بدات ئەو زاتەی تاقیکردنەوەکانی دنیا و فیتنە دنیاییەکانە خاتە بەردەمت هەر ئەو زاتەیە فەرمێت من غەفارم و هەر کەسی ئەیەوێ با لێی خۆش بم بە مەرجی عەمەلی ساڵح بکات و هیدایەت وەربگرێ هەرگیز ئەو جورئەتە نەفامانەیە بە خۆمان ڕەوا نەبینین بە کەسێک بڵین ئەوە چۆن تووشیە و گوناه و فیتنە گەورەیە بوو ئەگەر من و تۆش لە شوێنی ئەو بووینایە ئەستەمە بێجگەلەوەمان بکردایە ڕۆژانە سەدان فیتنە و تاقیکردنەوەی بچووک بچووک دێتە بەردەممان و لە زۆرینەیە یاخود لە هەموویانە دەگلین و بەشی دین و ئیمانماندانین ئیتر چۆن زاتیەواکەین بە فڵانێک بڵین بۆچی لەو گوناهە گەورەیە گلاوە هەمیشە گومانی خراپ بە خۆت ببە و گومانی باش بە غەیری خۆت ببە زۆربەی جار دین و ئیمانمانە خەینە بازاڕە ناچیزەکانی مەسلحەت و ڕووپامایی و چی و چیەوە بەشداری خەڵکێکی زۆر و دەستە و جەمعی مەکە بەوەی هێرش بکرێتە سەر کەسێ کە زۆری نەدایە پاچن هەرگیز خێر لە هەڵپاچین و داماڵین و ناوزڕاندنی کەسدا نیە حەزرەتی عیسا سەلامی خۆی لەسەر بێتە پاڕایەوە لە حەق تەعالا و دەیفەرموو یا ڕەبی تووشی فیتنە نەبین حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم عفو لێخۆشبوون و عافیەتمان فێرەکە فێرمانەکە ورد و دوعای دڵ و زوبانمان سەرفرازی دنیا و ئاخرەت بێ اللهم إني أسألك المعافاة في الدنيا والآخرة اللهم إني أسألك العفو والعافية و زۆرێکی تر لە فەرمودە مبارەکەکانی وەرن با بسازین لەگەڵ کەشێکی پڕ لە سەعادەتی پاکژیانی و مرۆڤ دۆستی و خواویستیە ماوسەیانانی لە مناڵیە خی گەورمە ئەم مامۆسایی بۆ نردی لە بیان ماشاء الله لە گەنجێتیشە نەیەڵا تووشی فیتنە و تاقیکردنەوەکانی دنیابی ماوسم لە عەبدولکەریم بۆ نردی کەیتر لە بیرە مامۆسا ئەگەر ینی ئاوا محەبەت و خۆشەویستیەکە لە بینتانە هەبوو بێ پیاوێکی ساڵح زانایەک کاتێکە من لە خوێندن قورئانم تەواو کرد قورئانم تەواو کرد دەستم کرد بە ئەم کتێبە سەرەتاییانەی علومی شەرعی بەڵێ لە علومی شەرعیە دەستم پێ کرد مامۆسایەکم بۆ خی گەورە عەفویکە ئینشاء الله نەمەزانی مامۆسای چاگنی من سەرەتایی مەچووزانم چاک و قڕاوکامەیە وەڵا شەوێکیان لە ڕووی عیلمەکانەوە باش نەبوو بەڵە لە ڕووی عیلمەکانەوە باش نەبوو شەوێکیان ئیتر ناو حجرە
فەقێتی زۆر زەحمەتە، فەقێتی ئیمتیحانی تیانیە، ئیمتیحانی سەری ساڵ و نیوەی ساڵەوانەی تیانیە، چونکە هەموو سێشەمە و جمعەیەک ئیمتیحانە. ئیتر ئەو شەوە ئیمتحان هاتن، میوانمان هاتن، مامۆستاکان ئێستەیەکی کەنماوە مامۆستا بەلا کەریمی هاجیرێری لە کەلارە، ئەمانە هاتن دەستیان کرد بە سوالکردن لە من، عوامیلی جوڕجانی، عوامیلی پاڵی زار، نموزەج، ئەمانە ئیمتحانیان کردم یەک کەلیمەم نەزانی، زۆر سیر بوو بەلامەوە، یانە چی هەر کەلیمەیەک هەر بۆ بەرەکەت کاکارەوە کە خوێندوشمە دوژمە و لەبەرم بوون. بەڵێ وڵایەتی دوایەوە هەڵسامەوە، احترامم بۆ بەڕێستان بۆ مەجلیسەکەمان و بیسەرانی بینەرانی پەڕێزیش چوم، ئاودەسەکانی زۆر خۆش بوو، لە ئاودەسەکان یەک چل دەقەی بۆی گریام. ئیتر زۆر زەحمەت و قەرارمدا بڕۆمەوە بۆ بیارە نەخوێنم، وتم من ئەم هەموو زەحمەتە پێشەم لەگەڵ ئەم مامۆسایەنا و مامۆساکەشم نەتیجەکەی ئاوا بێ من ئەوە قبوڵ ناکەم. ڕۆستمە بۆ بیارە، چوومە بۆ بیارە، ئیتر تەقریبەن دەوری چل شەوێک لە ماڵەوە بووم. مامۆسا مەلاوەهاب هەیە خەڵکی هانەی دنە، ئیسر لە هەڵەبجەیە، ئەو هات بۆ ماڵمان، نیوەڕۆ لێوێ بوو، سوێنی خوارد وتی ئەبێ بێیتەوە لەگەڵما. وتی مامۆسا من ناتوانم خوێنم. وتی کاکە ئەدەم بەدەست کەسێکەوە کە بەڕاستی ئیسیفایی لێ بکەی. وتیم وەڵا بە نادڵی بەخوا دەوی دەستم بەدەستی ڕای کێشاوم، ڕای کێشاوم بردم بێ بۆ خورماڵ. لە خورماڵ ئیتر مامۆستا تەسلیمی مامۆستا مەلافایقی ئەسپەرێزی کردم. مامۆستا مەلافایقی ئەسپەرێزی پیاوێک بوو لە ناو فەقێتیان نەمبینیوە، یان چەند ساڵێ فەقی بووم، بەقەدەر ئەو مامۆسا پیاو نەبینیەوە نەساڵح بێ لە دینداری و لە دینداری و سەڵاحەتا و نەفەوتاندنی شەو نوێژە. ئیتر ئەم پیاوە بوو بە باوکێکی بەڕاستی فیعلیم، بوو بە باوکێکی حەقیقی بۆ ئەدەب بۆ عیلم، هەرچی کتێب هەیە پێی خوێندوم، دەرس تا لەبەرم نەبووایە دەرزێکی تری پێ ناوت. مامۆستا نافایق بوو بمایی خێر، ئیسا ئینشاءڵڵا ئومێدم هەیە گوێی پێوە بێ، ئینشاءڵڵا ئومێدم هەیە عاقبەتی خێر بێ و خوا جەزای ئەویش و هەموو ئەو کەسانە باتەوە کە خزمەتی تەلەبەی دینیەکەن، بە تایبەت یانە خزمەتی تەلەبەی علومی شەرعیەکەن، بە تایبەت ئەو تەلەبانەی کە کەسیان نییە، بە تایبەت تریش ئەو تەلەبانەی کە ئەهلن بۆ ئەوەی کەوا خزمەت بکرێن، نەتیجەیان هەیە، نەتیجە خۆی گۆرە ئینشاءڵڵا جەزایان باتە و پاداشیان نەفەوتێنێ. ئامین یا ڕەبی. تۆ چ شتێک بە کێشە و فیتنەی ئەم زەمانە ئازانی؟ وڵای هەمووی موبایلە ئەگەڕێتەوە، هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەنتەرنێت، یعنی شتی خراپ زۆر زۆرە. کاتە زۆرە بە ئینتەرنێت؟ ئارە وەڵا، ئەرە وەڵای وایە 2-3 سەعات دانیشێ، ئەڵێ دانەنیشتوم لەسەری، این زۆر زۆرە. ئارە وەڵا چ شتێکی تر بە کێشە و مشکلەی خەڵکە زانیت، یعنی بە بەڵا ئەزانی بۆ خەڵک؟ وڵای ئەم نەبوونیە، ئەم مەعاشە کە ئەم مەعاشە لە کاتی خۆیان نادرێ، یعنی هیچ شتێ لە کاتی خۆیان نییە. گوناح بە کێشە نازانی؟ بەڕە وەڵا پێنسان سەرپێچی خوا بکە؟ ئارە وەڵا زۆر زۆر. لە ژیان تا تووشی کێشە بوو بیت و خوای گەورە نەجاتی یابی، یعنی لە ژیانی خۆتاش زۆر شت توش بووی، ئایا هەستەکەی تاقیکردنەوە زۆر بینی و خوا ڕزگاری کردووی لەو تاقیکردنەوەانە بە سەرکەوتووی و دڵت پێی خۆش بووە؟ ئارە وەڵا تەبعاە توی سەقەڵەتی ما خوایە خۆت ئاگار لێ، خۆت ئاگاداری، خوا ئاگار لێ، ئاگار لێمان هەبێ و داواکەی داوای پاڕنەوەکەی خوا نەداتەدا لە عیشاب، داوای پاڕنەوە یعنی شتێکی بەسەرهاتێکی خۆتمە بۆ بگەڕۆکە خوا لە بەڵایە لە مصیبەتێ لە ناڕەحەتیەکە هاتۆ بە هاناتە و فریا و کەوتووە شتێکە لایە نمونەیەک لە کاتی ئەنفارەکەی برین ئەفارەکەت بیستووە کەم کاتە لەتم تەماڵ بوو ئەنجا کە خوا نانت بهێلێ لە دنیا ئەمێنی چونکی خوای تەبارەک و تەعالا بەیانیانە هەرسام کابرێ تو بە کورتی برین باشترە
بيانات سوارك هاتن لهشتاوهاش هاتن لتمتم مال لبيبو اي تبير لكم بشكوت ولا توانينا ما مش هم لا ما رخذ من مستاك حاليا ولا قول ما نيتر هاد اللي دوانسين هاتن هي بكروت ولا مش هات يعني ساكتوني كل قال ما روشتن جماعتي حكومه راغبون وانا لسه مسمار لهشتاوهاش الواحد جماعتي كهاتن منش ما فينا كم ما رخذ ما بيكو ودانش تبوين وتم النار مشتان بو هات ومساكان خوار بعربون والله واي قرانا وهات نوا بعربي وتي حادي خوت وعائله هو الرجال معنا او رجال قالك كرا والله شو مختلف شو رجال كم شيء ام عالمين بار كل السياره بار كرا وكان نظم شيء منامي نسيبا وكل ما لبروي حاشا هي هنا وهي هنا كان اشتكشت الذهبي هنا بنوع ترى بنوع ترى يعني بلي ما دام من شايك ده اللي بوردي يعني مانيتي انا بولارك ما خوم عائله كم لقى روشتي وضعتم سيره كم سياره باركرا وهنا قال شيء ناظر نمشي ورا كم بنا بابي بنا وكذا بعهم بعواسم هاي هنا دايريه بس بكرسي بلين بارتر سؤالي لي عن كروس سيره ومناوي كربتي امناوا لا يمنيه وضع شو نشوتي ورخي دا دسوم دايرته مت وضع سيري كد وتي حاجة بعربيته أنت وعائلة راح البيت تبرر ماله أو رجع الفالكة عندك النان لدنيا بميني أميني وقت سير كم بو بياني خلوتي نبنا المان ما نبيا ما نزل ما نسلام خوانا أو خوانا ذات هرچی مینای دڵاکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێیەکشکان هەرچی مینای دڵاکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێیەکشکان ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەم بەهاشتەیان باوی خەتاکان بەخشی ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان بێبەری کرد ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان. ماسێکیان پێم خۆشە ئەگەر بەسەرهاتی لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیسە ئەگەر شتێکتان هەبێ. لە خزمەت مامۆستا من لێرە کە چووم بۆ بەغا بۆ ئەوە نەچووم کە بچمە خزمەتی مامۆستا لێرە بۆ کرێکاری ڕۆشتم ئاخری 76 بوو 76 تر کۆتایی هین بوو شۆڕش بوو ئەوە بوو حجرەکان لە کوردستانە داخران هەموو منیش خزمەکانم کۆمەڵی خزم چوون بۆ کرێکاری بۆ بەغا منیش وتم یەم لەگەڵتانە گەنج بوویت بەڵێ وتم یەم لەگەڵتانە بۆی وتیان باش چون بۆ من نەمەتوانی کرێکاری بکەم چواتی لە عمر مە کرێکاریم نەکردووە بەڵام کوڕێکی پورزان بوو غەفاری ناو بوو ئەیوت تۆ هەر وەرە بەناو تۆ وەرە بەناو من ئیشەکەی تۆی ژەکەم و ئینە وەڵا تو بلۆکیان نەبرد بۆ سەری سەر قاتی بۆ من ئەمە من نەئەتوانی ئەو ئەچووەنەکەی منیشێ برد ماشاءڵڵا ئەرە وەڵڵا جا ئێوارەکەی ئیتر من وتم بام بچم مامۆستا ببینم چەند ساڵە ناوێ بیسم و بەڵام بە خزمەتی نەگەیشتوم بوو وەڵا عەسر بوو بەهەز زۆر شەکەتیش بوو چوون بۆ مزگەوت بۆ خزمەتی مامۆستا بۆ گەیلانی چوومە ژوورەوە دانیشتم و ئیتر فترەیەک میوانی بوو قسەی نەکرد و دوایی وتی ڕۆڵە خەڵکی کوێی وتم خەڵکی بیارم وتی چی مەلا کەریمی باپیرم ناوی مەلا کەریمە وتم کوڕەزایەوە وتی بۆچی هاتووی وتم وەڵا قوربان هاتووم بۆ کرێکاری وتی بۆ کرێکاری هاتووی لە بیارەوە وتم بەڵا وتی قوزە قورد بوو ڕۆڵە ڕۆی تۆزێ بخوێنی لە خانەقا بابی بە مەلایەک وتم وەڵا خوێندوومە و بەڵام قیمەتی نییە خوێندنەکەم چیت خوێندووە وتم وەڵا تا شەر عەقایدم خوێندووە
فەقەیەکی عجووریش بوومەوە بڵێت وەڵام مامۆستا دەستی کرد بە پرسیارکردن لێم هەموو جوابدایەوە منیش پرسیارێکم کرد لەو ئەو گیری خوارد وەڵام مامۆستا تر هەڵسایەوە سەر پێ و دەستی کرد بە هاتوو چۆکردن لە هۆدەکەی خۆیان وەڵای تر وتی نەڕۆیتەوە بۆ ماڵی خاڵۆ لای من بخەوە وتم بەڵە قوربان شەو ئیتر چویم خەوتین و زۆر ماندوو بووم ناواندوومەوە هینەکە ئەو لێ خەوتووەمش لێ لەسەر بانەکە خەوتی وتی هەڵسە هەتی و هەڵسە تێڕایەکی پیا گێژام وتی هەڵسەتی وەڵی کۆتریە ناڵێنی وەڵا قوربان ئیتر بەیانی سواری سیارەی کردم و بردمی بۆ لای وەزیر و لە هۆدەکەی وەزیرا من دەرنەچمی لەوێ تعینیان کرد بووم بۆ مۆزەفی ئەوقاف خوای گەورە جەزای باتەوە ئینشاڵڵا ئیتر چەند ساڵ لەوێ مامەوە لە خزمەتیە خۆم ئەمە نەبوو خەریسە مەسەڵەن لەوانەیە تۆ دەرز بە یەکێک بڵێ لەبەرەوە باوکی پارەدارە باوکی پیاوێکی ناسراوە باوکی من هیچیە لەمانم نەبوو بەس ئەم پیاوە بەڕێزە مستەقبەلی منی پاراست دینمی پاراست ئەخلاقمی پاراست هەموو شتێکمی پاراست خوای گەورە جەزای باتەوە ئینشاڵڵا مامۆستا مەلاکەریم ئەهلی یانێ چرایەک بوو بۆ ئێمە چرایەک بوو بۆ ئەو خەڵکە بێکەسەری وەکو من کە هیچیان نەبوو هیچ دەسەڵاتێکیان نەبوو بەڵام بوو بە چرا بۆ من خوای گەورە جەزای باتەوە ئینشاءڵڵا بناوی خوای گەورە سوپاس بۆ ئەم دەرفەتەی ڕەخساندوتانەوە دوعای مۆفەقی بە بەرنامەکەشتان ڕاستی فیتنە لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕێ لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی ترە گۆڕێ لە حتا لە زمانێک بۆ زمانێکی ترە گۆڕێ ئەم شتانێکی ئێستاژان هەر ڕابردووشە بوون بەشی زۆری نوێی زۆریان بەس بەوە کۆڵێ بە ڕنگ و بۆیەکی جیاوازتر بە جلوبەرگێکی جیاوازتر بە قەناعەتی من جیالەوەی کە لە قورئانە لە فەرمودایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە چەندین شێوە باسی فیتنەکان کراوە لە شوێنەکە فەرمێ ئینەما ئەموالوکم و ئەولادوکم فیتنە یان تعبیری ترمان هەن لە قورئانی پیرۆزە کە بە جیاواز باسی فیتنەکانەکە بەڵام من بەش و حاڵی خۆم قەناعەتم وایە هەر شتێک ببێتە بەعیسی دوو شت ئەوە بێتە فیتنە یەکی ئەوەی سەعادەت و بەختەوەری دنیات تێک بدات خۆشی دنیات لێ تێک بدات جدوەلی ژیانت وە کۆڵێ بەرنامەی ژیانت لێ بشێوێنێت و پەرتەوازایی لە ژیانی خێزانی و کۆمەڵگەکە دروست بکات ئەوە جۆرێکە لە فیتنە فیتنەی دووەم هەر شتێک ببێتە بەعیسی ئەوەی پەیوەندی بینی مرۆڤ و خوا تێک بدات دووری بخاتەوە بیشێوێنێ کۆڵێتە و مژاوی بکە ئەوەی ژە بێتە فیتنە جایتر لەمە لە کەسەوەکەوە ئارزم کردن لە سەرتاوە لە کەسێک بۆ کەسێک گۆڕێ لە شوێنێک بۆ شوێنێک گۆڕێت و ئومێدەوارین هەمووشمان بیر لەوە بکەینەوە هەم زۆرینەی ئەو شتانی کە بە فیتنە حساب کراون نیعمەتیشن یعنی زۆر جان نیعمەتەکانە نەبێت نە فیتنە جاری بۆ نمونە بوونی نیعمەتەکان جاری وایە بێتە فیتنە بۆ بەڵایەک بۆ گیانی کەسێک و لی ئەشێوێ نازانێت شکری بوونی نیعمەتە بکە جاری وایە نەبوونی نیعمەتێکیش ناتوانێت سەبری لەسەر بگرێ ئەویش هەرە بێتە فیتنە گرنگە ئێمە بزانین بچینە قەڵبی ئاو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمێت هەموو کاروباری ژیانی موسڵمان خێرە إن أمره كله له خير إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له يما لبوني نعمتها شكرانا بزجير بجين لنبوني نعمتي شا صبر بقرين وآرام قربين بلام لەگەڵ ئەوەیشا کارێک بکەین سەبرگرتنەکەمان مایە ڕەزامەندی خوابێ شکرکردنەکەیشمان هەر عینیشت مایە ڕەزامەندی خوابێ و ئەمەیش بێ ڕنگدانەوەی لەسەر ژیانی ڕۆژانەی ئینسانە بێ وەکو عەرزم کردن کە بەشێکە ئەو فیتنانەی کە ژیان ئەشێوێنن جدوەلی ژیان ئەشێوێنن ئەوانە ژەر ئەبنە فیتنەیەکیش بەڕاستی بۆ قیامەتیش ماوسەگەن گەنجی ئەم زەمانە یعنی مبتەلان بە زۆر لە فیتنە و لە نەخۆشی سەردەمەوە یعنی ئەم نەخۆشیانێکی ئێستا هەیە ئەم فیتنە و غەفڵەتێکی ئێستا هەیە بۆ گەنج لە هیچ سەردەمێکا ڕەنگە بەو جۆرە نەبوو بێت یعنی گەنج ڕەنگە بیریەوەی نییە کە ڕۆژ ڕۆژان پیرە بێت نەخۆشەکەوێت پەکیەکەوێت ئەگەڕێتەوە بۆ لای خوا
ئەخیر ئامۆژگاری جنابتان یا ئەخیر وتەی جنابتان حەزەکەم ڕووی لە گەنجەکان بێت کە چی بە گەنجانی ئەم وڵاتەمانەڵێن. من داواکارم لە هەموو برایەک لە هەموو خوشکێکی بەڕێز کە وەکو عەرزم کردن نەخۆشی کتێب خوێندنەوەیە، نەخۆشی دەرسە، نەخۆشی تووشی هەموویشمانە بێ کەس نییە دەرچێ. من لە ژیانما یەک پیاوم بینیوە 96 ساڵ تەمەنی برد، یەک ڕۆژ لە زووتایی نەگرت، بە حیاتی سوژدەشی بۆ خوا نەبردوو، یەک سوژدەی بۆ خوا نەبرد، بڕوای بەخوا نەبوو، نەعوذ بالله العظیم. بەڵام ئێمە نەخۆشی بەچی ئەزانێ؟ ئێمە نەخۆشی بە وەسیلە، وەکو چۆن ئینسان من لێرەوە ئەمێ بچم بۆ هەولێر بسپاری سیارەیەکی باشەم و ئەچم بۆ هەولێر چ سیارێک وە، ئەمەش یەکێکە لە ئەسبابی گواستنمانە بۆ بەهەشت. نەخۆشی وەسیلەیەکی گواستنەوەمانە، وەسیلەیەکە بۆ ئەوەی کە خوا لە خۆمان ڕازی بکەین، ئەوەی کە خوا لە خۆمان وا لێ بکەین کە خوا بەزەیی بێتۆ پیامانە. نەقڵ سەریعە. من داواکارم لە هەموو برایەک و خوشکێکی بەڕێز ئەوانەی بەتایبەت کە ئێستا هان کەوتونەتە ناو ژیانەوە و ژیانی ڕۆژ بە ڕۆژە گۆڕێ، ڕۆژ بە ڕۆژ فیتنەی زیاترمان تووژێ بێ، ئەبێ داوایان لێ یەکەم داوا ڕەفیقی باش بگرن، مامۆستای باشیان هەبێ، مامۆستای باش. وەکو چۆن ئینسان خەمەخوا دوکانێکی هەبێ، خەمەخوا وەسیلەیەکی ژیانی هەبێ، خەمخوا بزانە ڕەفیقێکی باشی هەیە، ئەو ڕەفیقانەی کە ڕامانە چڵەکێنن، ئەو برادرانەی کە دەستمانەگرن، ئەو برادرانەی کە دڵمان خۆشەکەن بە قورئان، دڵمان خۆشەکەن بە فەرمودەی پێغەمبەر، دڵمان خۆشەکەن بە ژیان نامەی پیاو ساڵحان. ئەگەر ئێمە لە ڕاستیدا 100 ساڵ تەمەنمان بێ، 200 ساڵ تەمەنمان بێ، بەزەگەر نتوانین بەهەشت وەدەستخەین هیچیمان نەکردووە. بەڵام بە ڕەفیقی باش، بە مامۆستای باش، بە دەرسی باش، ئێمە ئەتوانین ئینشاءڵڵا ڕەزامەندی خوا وەدەستخەین بە کەرەمی خۆی. خۆی گەورە پاداشتان باتەوە مامۆستایان، دایان دیداری تر لە خزمەت تا ساز بکەین و ئینشاءڵڵا بەلەشی ساغ و بە صحەتی تەواو بتان بینین و یا ڕەبی عاقیبەت خێر بن، خوا ئێوەش موفەقکە. من زۆر دڵم خۆشە مە بەرنامەی بەڕێستە یا شێخ، دەبێ خوای گەورە موفەقتان کا و بەرەکەت بخاتە تەمەنتانەوە، وامان لێ بکەی ڕاستڵەکەین. ئامین یا ڕەبی. وامان لێ بکەی ڕاستڵەکەین ئینشاءڵڵا. اللهم آمين. صلى الله وسلم وبارك على سيدنا محمد وآله وصحبه أجمعين، والسلام عليكم. لحج عمرية حرام الراو شكار بكريت. يا أيها الذين آمنوا لا تقتلوا الصيد وأنتم حرم. هاولاني پیغمبر صلى الله عليه وسلم زور بزحمت لبيابان و دشتی کاکی بکاکی مکە و مدینە و حیجازە ئاژەڵ و باڵندەیەکیان دەستگیر دەبوو هەتا وەکو ڕاوی بکەن. ئەوە ئێستا لە حرەمی مەکە ئاژەڵی کێوی و باڵندەی پراگەندە دێتە بەردەستیان و زۆر بە ئاسانی توانن ڕاویان بکەن، بەڵام خوای گەورە حرامی کردووە لەسەریان. خوای گەورە ئەفەرمێت: يا أيها الذين آمنوا ليبلونكم الله بشيء من الصيد تناله أيديكم ورماحكم ليعلم الله من يخافه بالغيب. هەتا هیچ قسەیەکتان نەبێت لەلای خوای تەعالا، هەتا خوای گەورە بزانێ. دیارە خوای گەورە زانایە بە ئەوەڵ و ئاخر و پێش کار و دوای کار و پێش نیەت و دوای نیەت، بەڵام هەتا بزانێ لە پەنامەکی و لە کاتی مەسلحەت و لە کاتی نەفسیە ترسی خوا و دین و ئیمانت لەبیرە. ليعلم الله من يخافه بالغيب. ئەم نەتیجەیە کرۆکیم ئاەت و ڕاستپاردە خواییەیە. بۆچی فیتنە و تاقیکردنەوە خاتە بەردەممان؟ ئەگەر وازت لە حرامێکێنا لە بەرخوای تەعالا پاداشە درێیتەوە، لە دنیا و قیامەت ڕزگارت دەبێت و دەبیتێکە لەوانەی چاوی مەرحەمەتی خواییان لەسرە و ئەم کارەشت دەبێتە سەرتوێژ بۆ زۆرێ لەو کارانت کە شڵۆقن و بەرگەی تۆفانەکانی فیتنە جۆرا و جۆرەکان ناگرن، هەتا ڕازگۆکان لە درۆزن و ساختەکاران جیا بکرێنەوە. هەموو ئەم جاکاریەش لە بەرزەخ و قیامەتە،
دنیا قیمەتیەوەی نییە پریشکێکی مەحشەر و عەدالەتەکەی ئەوەی پێ ببڕێت. لە دنیایە تۆسقالە لە حەق سندن و توێژاڵێک لەسەر کەوتن دەبینین، هەتا ئاماژێ بێ بۆ مەحشەر، نەکەوەی ئامانج دنیایی بێت. ئەگەر لە گوناهێکە لە فیتنەیەکە سەرکەوتوو بووی سوپاسی خوا بکە کە نەگلاوی. ئەگەر تێوەش گلایت فریای خۆ بکەوە و تەوبە بکە و هەستەرەوە و عەمەلی خێر تەرک مەکە و کۆمەکی لە حەق تەعالا داوا بکە. کە لە گوناهەوە گلایت بزانە پێویستت بە زیاتری نزیکی حەق تەعالا هەیە و داوای کۆمەکی و مەدەد زیاتر لەو بکە. فەقیری دەرگانەی حەق تەعالا بە و هەژاری خۆت بۆ کەسی تر دەرمەبڕە. ئەمە چارەسەری گوناهەکانت و گوناهباریت دەکات.